بەڕێز عەلی کەریمی شرۆڤەکاری سیاسی ینی بەرز عەلی ئەوەی کە ئیسرائیل هەڕەشەی بۆ دەکرد دەبوایە قەبارەی زیانەکان زۆر زیاتر بێ پێ دوایە کە قەبارەکە لە ئاست ئەوە بێ کە ئیسرائیل باسی دەکاتن بەڵام ئێران بێ بیشارێتەوە تەنانەت دەڵێ لەو هەمووی هێرشە موشەچیەدا 4 کەسیان کوژراوە. زۆر سپاس کاکە فەرمانجان، سڵاو بۆ خۆت و بینەری بەڕێست و ستافی هەموو ئاریان تیفی ئەو میوانە خۆشەویستانەشت. هەیقەدەوەیە کە ئێمە ئەوە لە مێش ساڵەکە فێری ئەوە بووین ینی بار هاتوین بەوەی کە جۆمان لە فشەی سیاست بەداران و مەسئولینی عەسکەری ئێرانێ بێت و ئەو ئاخیانە وای لێ هاتۆ کە فشەی ئێرانێ سەرایەتی کردوتە ناو وڵاتانی دوژمنیش وەکو کە ئەگە بڵێن دوژمن کە من پێم وانە وەکو ئەمریکا و ئیسرائیل وانش. هەیقەدەوەیە کە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم زۆر عاززم لەوەی و زۆر ناتەوان خۆم دەبینم لە شرۆڤەکردن و هەڵسەنگاندنی ئەم شەڕە ئیستیخباراتی عەسکەری ئەمنیەتی کە ئێمەمانان هیچی لێ نازانین. زابووە ئەوەی کە دەیڵین فقط ئەوەیە کە شتێکمان کوت پێ دەنا ئەو جوورە تەحلیل و لێکدانەوانە دەبێت لە ئەسەر ئەساس و پایەی زانیاری بێت. ئێمە هیچ زانیاریی بەڵام بەڕێز کەریمی خۆت دەزانی ینی بابەتە ئەمڕۆکە ئەمڕۆ شرۆڤەکردن بۆ ئەم با بڵێن شەڕە ینی دەکرێتن لە هەموو کەناڵەکە ئێمە دەبینین وە شرۆڤەکاری سیاسی تەنان پێشببینی ئەوە دەکەن ینی ئەمانە خۆت دەزانی زۆر جار زانیاریەکان دەستی دەوڵەتەکانیش ناکەوێت بەڵام مەبەستی پرسیارەکەم زیاتر لەوە بوو ینی بەڕای جەنابتان پێتان وایە کە ئەمە ئەوەی کە خوێندنەوەتان بۆی هەبێت ئەمە جۆرێک لە شاردنەوە بێ لە یەکتری یانیش دەیانەوێت هەر بەم شێوازە ئەم هێرشانە بەردەوام بکەن. ئەگەر سادق بم لەگەڵ تو لەگەڵ بینەرانی بەڕێزێت ئەمە هەیقەدەوەیە کە ئێمە نەتەنیا زۆر دەوڵەتەکانی دیکەش هیچ نازانی لەسەر و موردانەدات چونکە ئێمە دەبێ زانیاری زۆر دقیق و ئەوەی ئیستیخباراتی و ئەمنیەتیمانە بێ ئێمە نەیمانە بەڕاستی و ئەوەی کە ئەوە ماوەی چەندە ئەو بووین تووشی ناو بەرداشێکی 2-3 لایەنی دوژمن بە یەک بووین کە بەڕاستی زۆتر فشە بە یەکتر دەکەن. یعنی ئەوەی کە تۆ لەزانە لە چەند مانجی ڕابردەوە کە ئەو بەزمە دەگۆڕەدایە و مەسلەی ئێران و مەسلەی مردن و کوشتنی ڕئیسی و نازانم هاتنە سەرکاری پزیشکیان و ئەوانە ئێمە دەبینین کە دەڵێ لێی دەدەم و لێی نادا لێی دەدا و لێی نادا ینی ئەمە هەر لە دێر لە کۆنەوە هەر لە سەردەبی کوشتنی ئیسماعیل سولەیمان قاسمی کۆمەڵێک گومان و کۆمەڵێک ئەوە تووشی خەڵکی بەدبەخت و فەقیر و هەژاری ئەو ناوچانە بۆ کە ئەرێ نازانن چێ بەڕاستی قاسمی سولەیمانی کوشت ئەمە ئێستاش نازانم ئەرێ بەڕاستی ڕئیسی کەوت یا کوشتیان جا بۆیە من دەڵێم ئێمە قسە دەکەین بۆی کە شتێکمان کوت پێ ڕاست دەفەرمووی ئێمە بۆی دەڵێن بۆی کە تەحلیلێکمان هەبێت بەڵام ئەوەی کە ڕاستی بەدەم بمێ بە بینەرانی خۆمانی بڵم ئەمە نازانم ئیسرائیل چەند ڕاست دەکا ئێران چەند درۆیە دەکا یا ئێران چەند ڕاست دەکا ئەوی دیکە چەند درۆیە دەکا ئێستا کونی ئەوە ئانەکانە پەیامیان بۆ یەکتر ناردووە ئەوەی کە ئەو ڕۆمە بیستومە گوایە پەیام لە تەریقی ئەمریکاوە ڕۆیشتووە بە ئێرانی دەڵێ زۆر خۆت شڵوێ مەکە خۆت زۆر تێکمەدا شتەکە زۆر خورز نابێت و ئەوە فعلا ئەمە دیتمان خۆ لەگەڵ ئێرانش تەماسمان هەیە کاک فەرمانجان نەک ئەوەی کە مەسەلەن ئێمە هیچ ئاگایەک نەبێت هیچ نەزانین ئەوە تەلەفۆنات هەیە ئینترنێت هەیە هەیقەدەوەیە کە ئەو جۆرەی کە دەبێت وێی کەوتێ وێ نەکەوتووە یەک شتەیە کە من ئێستا پێشەوە بەرنامەیە بیستم لە یەکێک لە شرۆڤەکارەکانی فارس زمان ئەویژەوەیە کە سیستمی دیفاعی سیستمی بەرگری ئێرانیە لە ئاسمانەوە تا ئەندازەیەکی زۆر تێکچۆ و ئەوە بووە لە کار خراوە ئەمە هەرەوەندەی دەزانین دەوران لەوەی زیاتر نازانین ئێستا لە خودی ئەو شوێنانەی کە لێداوە بە حیسابێک دەڵە 150 تایارە فڕۆکەی جەنگی حربی تێیدا بەشدار بووە یەک دەڵێ نەخێنە وڵات 50 دانە بووە جا ئەمە دنیا ئەو ئاژاوە و دنیا ئەو هەموو درۆ و جەلەسە و فشەکردنی ئێران لەلایەک و فشەکردنی ئیسرائیل لەلایەکی دیکە ئەزای چۆنە کێشەی گەورەی ئەو دەوڵەتانە ئەوەیە کە کۆمەڵانی خەڵک ڕوبەڕوویانە کۆمەڵانی خەڵک دەبێت خۆراکیان بدەیت دەبێت تێریان بکەی جا ئەو تێربوونە دەبێت قانعکردنە ڕازیکردنیان بە فشەیە بە درۆیە بە ڕاستیە بە هەر شتێکی بێ دەبێت بیکەیت هەیقەدەوێ جارجارەش لە دەستیان دەردەسیە کەسێک دەکوژدێ کەسێک ئەوە دەبێت ئێستا ئەو ڕۆکانە گوایە چوە ئەو 150 تیارە هەستاوەتە حەوا
جێگایەکی سور عەزایبی ئێرانێک کە ڕەنجی حەیاتی بێت تێکچووە نە هیچ 150 تیارە بۆچی هەستاوە کاکە یعنی بەبەستم ئەوەیە کە دێمە دەبێت بەز بین کۆمەڵانی خەڵک لە هەموو جیهاندا لە هەر چوار خوشببینی دنیاە و بە تایبەت ئێمەی کورد دەبێت بەس بین کە لە گۆی کە ئەجۆ بدەینە ئەو هەموو فشەی ئەو زارەکانە شرۆڤەکارانیش بەڕاستی دەڵم لەسەر بۆش لەسەر ئاسمانێکی خاز لە ئاسمانێ قاز لە دەرەوە قاز لە ئەوەوە ئێمە شرۆڤەکاری دەکەیت دەنا شرۆڤەکاری ئاوا نابێت کە ئەمە جا ڕاستە 20 کەسی وەکو عەلی کەریمی شرۆڤەکاری دەکا 20,000 قسە دەکا 30,000 شتێک دەڵێت جا ڕەنگە هیچیان بیگرێت یاچان بای ئاکسیدنت بە قەولی ئینگلیسی دەڵێ یا بە سوتفا یەکان دەبێت دوایەکانە خۆ بەڕێز عەلی کەریم کە ئەمە شرۆڤەکاری چاک زۆر باشە ینی هەڵبەتە ئەوەی کە تۆ ورژاندت بابەتێکە ڕێک تەوەری بەرنمەکە دەکرێت بۆ ئاراستەیە ببین و بەڕێز بە سێش ئاماژەی بەوە کرد و پرسیاری ترم دەبێت لەو چوارچێوەیەدا ینی خوێندنەوەی کۆمەلگای کوردی بە تایبەتی ئەمڕۆکە خاوەن فکرەکە خاوەن هێزی خۆەتی خاوەن پرۆژەی خۆەتی و دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکات چکە ئەم جوگرافیایە کورد بەسەری دابش بووە پرسیارم دەبێت دەچمە بەڕێز عەلی کەریمی کاک عەلی ینی ئەوەی کە دەبیندرێ ئێستا خۆ ئەمریکا بازەوە دەکەن ینی میدیاکانی ئەمریکا بازەوە دەکەن کە پێشوەختە ئێران ئاگدار کراوەتەوە هەروەها ڕۆڵی هۆڵندا لەو ئاگدارکردنەوەیە هەبووە بەڵام ینی پێ وایە بەرژەوەندی ئەمریکا ئێستا تا چەند لەگەڵ ئەوەیە بە تایبەتی تورکیا و ئێران هیچ گۆڕانکاریەکیان بەسەر یان دەیەوێت گۆڕانکاریەک لە ناوچەکە بکات وڵای کاکفەر باجان ئەمن ئەگەر بم هەوێ زۆر ڕاست بم لەگەڵ تۆوە بوێرم لە دەستی ئەوانەی کە زۆر شرۆڤەکاری دەکەن و ئیهانەی خەڵکیش دەکەن ئەمن ئەگە بوێرم و تۆهمەتی وەم بێ نەکەوێت کە ئەمن ئێستاش بڕوان بە تئۆری و نەزەریەی تەوتە ئەو سیاسەتەیە دەبێت بڵێم بەڕاستی ئەمن تا ئێستاشی جددیەتێکم لە شەڕی نێوان ئێران و ئەمریکا شەڕی نێوان ئیسرائیل هەرچونکە ئیسرائیل هەر بەشێکە لیچێکە لە ئەمریکا نەدیوە بەڕاستی و حقیقەتەکەش ئەوەیە کە خودی ڕابردووی کە ئیتر ئەوە تەحلیل نییە و ئەوە تەخمین لێدان نییە و ئەوە پیشگویی نییە خودی شەڕی ئێران و عێراق گەواهی ئەوەم بۆ دەدا کە ئەوانە هەرگیزا و هەرگیز دژمنی یەک نەبوون تەنانە دەگە بگەڕێمەوە دواوە ئەوەی کەیتر فاکتە و دەیبینین ئەویش ئەوەیە کە هاتنە سەرکاری ئاوا لە ناکاوی لە ماوەی درێژەی 12-13 مانگاندا کابرایەکی هیندی لە نەزەف و کەربەلاوە ببێتە ئەو کاریزما گەورەیەی 45 میلیۆن خەڵکی ئێرانێ و هێنانەوەی بە تایارەی فەڕەنسە و ئاوا دەست لە سەردەستدانانی کاپیتانی تایارەکەی بۆ ناو جەماران و ئەوانە هەمووی ئەوانە شاهیدی ئەوە دەدەن کە بەڵێ بەشێک لە بەرنامە و نەقشەی ئەمریکا لە ساڵانی هەفتە و تۆتەعی ئەوەی کە ئیتر دەبێت ئێران ببێتە قەبرستانێکی مارکسیەکان و قەبرستانێکی ژنان و قەبرستانێکی چەپەکانی ئێرانە لە ترسی ئەو سۆڤیەتەی لەسەرەوە باڵی بەسەر ئێراندا دەکشێ و خەریکە ئێران دەخوا و قوتی دەدا لە تەرەف لەلایەن حیزبی توودە و چریکی ئەکسەریەت و نازانم سیوسیوانە ئەو تۆرێت غەڵەتانە ئەو تەحلیلە هەڵانە وای کرد کە بڕۆن بگەڕێن لە قوشبن و کەلاوە کۆن و ژێرخانەکانی نەجەف و کەربەلا کابرایەکی هیندی بدۆزنەوە بە ناوی خومینی و ئەو بێت دەست بەسەر هەموو ئێراندا بگرێت ئەمن بەڕاستی دەڵێم ئەگەر کوتم بوێرم بیڵم ئەمن بڕوان بەوەی نییە خومینی بە شۆڕشی گەلان و بە مزاهرات و تەزاورات کە من ئەو دەمی بۆ خۆم یەکێک لە هەرە چالاکەکانی تەزاوراتی تەورێز و مەهاباد و ئەو شارانە بووم قەت ئەو دەم ڕەنگە کردبێتم لە ڕووی جەهالەتەوە بەڵام ئەو ڕۆکانە ئیتر ئەمن بۆم دەرکەوتۆکە ئەوەی کە خومینی دەسەڵاتی ئیسلامی سیاسی هێنا سەرکار ئەوە خودی غەرب بوو و ئەوە غەرب ئیسرائیل بەشێکە لە غەرب ئەیز ئەوە تانگومان نەبێت ئەمن ئێستاش کە ئێستایە باوەڕم بەوەی نییە کە ئەوەی کە ئەوڕۆکانە خۆت کت و ئەوە خوشکە بە سێشکتی ئەم باوەڕم بەوەی نییە کە ئیسرائیل چی بەتە سەر ئاسمانی ئێرانە
چونکە ئەگەر بڕوامان بەهێزی بە قووەتی ئەسکەری و نظامی ئیسرائیلی هەبێت ئەمن لازم نابینم کە فڕۆکەی شەڕی ئیسرائیلی بچێتە سەر ئاسمانی تاران یا تەورێجە ئەوجار تەقەی بکە ئەم پێم وابێ تەکنۆلۆژیاکە زۆر لەوەی بەرزترە چونکە دیوبانە بەرزی تەکنۆلۆژیای شەڕێمان دیوە لە چەندین نقطەی ئەو ساڵانەی ئاخری لە 2 دەهەی ئاخردا ئێمە تەکنۆلۆژی شەڕمان دیوە لەلایەن غەربەوە و لەلایەن وڵاتانی دیکەوە لازم نییە جێتەکانی ئیسرائیل بچێتە سەر تارانێ ئەم پێم وابێ ئەو تەکنۆلۆژیایە زۆر ڕاحەت دەتوانێت لە کەرکوجی هەشتی شەعبێەوە لە بەغدای هەشتی شەعبێەوە لە سووریاوە لە هەموو لە لوبنانەوە دەتوانێت ئەو هەدەفانە ئەو ئامانجانە بپەیچێ بۆیە ئەمن زۆرم بڕوا بەوەی نییە کە ئەو هاتووە هەوژەی کە دوێ نەشەوێت تەلەڤیزیۆنەکانی ئێرانە تەق و تۆقی دەتکوت مەسەلەن شەوی ساڵی تازەی و ئەوانە ئەوە ڕاستی تێدا بێت ڕەنگە ئەوان تەقایان کردبێت پەدافندیان کردبێت چونکە خۆوەختێک کە تارەکەی ئوکراینێشکەوێت خۆ ئەو تەق و تۆقار هەبوو بۆ مەسەلەی قاسمی سولەیمانی تۆ شتێکی جوان بەرمونەیەناوەی دوێنێکە لە دیمەنەکانە بینیمان یان لە دۆشکە دەچوو لەوەی کە لە بەرگری سیستەمی دقیقاً جاخۆ ئەو یەکێک لە قسەکانی ئیسرائیلەکانی ژۆڕۆیە کە دەڵێ ئەمن سیستمی دیفاعی بەرگری ئێرانم پەک خستۆ ئەمەش جێگای گومانە ئەوەش جێگای بڕوانیە بەڕاستی بەڵام ئەوەی کە جێگای گومان نیە هاتنە سەرکاری 45 ساڵ زیاتری گیزامێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕێگایەکی زۆری خۆش کرد چ بۆ غەرب چ بۆ ئیسرائیل تۆ سەیری کە من جوان بووم لە بیرمە کە ساڵانی هەفتا دنیا دژی ئیسرائیلە بوو دنیا بە دژی ئیسرائیل و دیفاع لە فلسطین قسەی دەکرد ئەمڕۆ چییە ئەو دەمی ئیسرائیل بەقەت بازنەیەک خاچی هەبوو ئێستا چەندی خاکەیە ئەو دەمی ئەمریکا دەرامەدی ساڵانەی فرۆشی ئەسلحەی سەنگین و سوچی ئەوەندە بوو ئێستا ئەوەندەیە ئەمە هەمووی لە سەرسەری خۆ ژاپۆن و هۆڵند و بروکسێل و ئینگلیس و ئالمان پێویستیان بە شەڕ نییە کە دەرامەدی ئەمریکا لە بواری چەک و ئەواوە زیادکەن ئەوەی کە دەیکرێ و بەدبەخت و قڕوەسەرە وڵاتانی عەرەبین وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ئەو وڵاتانە کە چاڵە نەوتیان هەیە ئەو وڵاتانن کە پارەی بەلاشیان هەیە پارەیەکی زۆریان هەیە لە جیاتی ئەوەی کە لە میلەتەکانی سەرفکەن دەچن دەیدەن بە ئەمریکایە هەموو ساڵ ئەسلحەکانیان تازە دەکەنەوە هەموو ساڵێ چەکی تازە دەکڕن چەکی نوێ دەکڕن ئەمە حقیقەتێکە کە ئەمریکا لەوەیدا قازانجی کردووە ئەم قازانجە سەرشا ئەو قازانجە بێژمارە لە سیاسە سەری چێوە هاتووە ئەمە مەسەلەن بەحرین بۆ دەترسێ قەتەر بۆ دەترسێ تورکیا بۆ دەترسێ عێراق بۆ دەترسێ دەڵێ ئەمن شەیتانێکم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا داناوە ئەگەر وریان نەبن شتم لێ نەکڕن دەتانخوا و شەیتانە ئەمە چەند ئەوە 45 ساڵە ئێمە عادەتمان بەوەی کردووە کە ئێمە دەبێ وردە ڕووی دروشمان لە دوژمنێکی واقعی خۆمان بکەین ئەو دوژمنە واقعی نەتەنیایی من و تۆ کاک فەرمانجان نەتەنایی میلەتی کورد نەتەنیایی هەڵەبجە و ئەنفالەکان گەلانی ناوچەکەی ئافرن ئەمە نقطەیەکی زۆرە کە ئەوانە ئێمەیان گومڕاه کردو بە قەولی فارسی دەڵێ زۆر سەرنجی خۆمان داوەتە جێگایەکی دیکە بەڵام ئەسڵ شتەکە لە جێگایەکی دیکە بەڵێ کاک عەلی دەرفەت بمێنێ دەرفەت پێدەم و ئەمن باشت پێ بڵام کاک فەرمانجان و بینەرانی بەڕێز ئەم پێم وابێ دەسەڵاتی زاڵم دەسەڵاتی سەرکوتگەر جا ئەمریکا بێ بریتانیا بێ ئێران بێ سوزانم هەشتی شەعبی بێ سوزانم داعیش بێت هەمویان لە یەک شتدا مشترەکن ئەویش ئەوەیە کە لە سەرکوتی گەلاندا هەمویان یەک ئامانجیانێر یعنی ئامانجەکە لە هەمووان دەگەێنێتەوە کن یەکتر ئەمن ئەو ڕۆژانە بەڕاستی خەریکی کتێبێکم و دەیخێنمەوە ئەویش بە قەڵەمی کابرایەکی سیخڕ و چی پێ دەڵێن باوەڕپێکراوی موسادی ئیسرائیلە بوو کە ئێستا نەماوە و ئێستا پەنابەرە بۆ خۆی بە نێوی ئاری بنموشە و ئاری بنموشە کتێبێکی ئەستوری 600 لاپەڕەیی نووسیوە ئەگەر تەرجمەی بێتەوە کتێبەکە بناوەکەی دەبێتە پارەی خوێن پوڵی خوێن ئەو بە وردی باسی ئەوەی دەکا کە لە ساڵانی هەفتا و هەشتاوە چۆن موامرە دەستی پێکرد لەلایەن غەربەوە بۆ ئەوەی کە ئێران لە ناو بچێت و
و بەوەی کە ئێران بێتە ئەو ئێرانەی کە ئێمە دەیبینین لە 45 ساڵی ڕابردوودا و دواتر باسی ئەوە دەکات زۆر بە وردی کە خۆی یەکێک لەو عامیلانە بۆ یەکێک لەو کارمەندانە بۆ کە لە تەریق موسادی ئیسرائیلەوە لەگەڵ کۆمەڵێک دەستگای گەورەی هەواڵگریدا خەریک بوون کە چۆن چەک بگەن لە ئێرانە بزانە ئەو گات کە دەیکوت ڕێگای قوتس بە کەربەلادایە و خومینی هاواری دەکرد و کۆمەڵانی خەڵکی پێدەگەوجاند ئەو کات بە میلیاردها میلیارد دلار ئەو میلەتە بەدبەختی قوڕوە سەرێ ئێرانە کە کارەبایان نەبوو کە نەوت ئاوای لێ بەسەر هات بوو کە هەمووی ببوو بە مەیدانی شار و دانیشگاکان تێکچوو بوون مەکتەبەکان تێکچوو بوون ئەو کاتی میلیاردها میلیارد دلاری زۆر گەورە دەدرا بە ئەو کەسە دەڵاڵانەی کە دەهاتن چەکێکی مەسەلەن 2000 دلاریان بە ئێرانە دەفرۆش بە 20,000 دلاری بۆ خۆی دەڵە ئاری بن مۆشە ئاری بن مشە بۆ خۆی چی لەو کەستانە بۆ کە داخلەکەیدا سیایە ئەمریکایە گرتوویەتی و سیایە ئەمریکایە ئەو جارەکانە هەڕەشەی لێ کردو کە نابی ئەو ڕاستیانە بێنتە سەر کاغەز ئەو جار هەڵات زۆر زندوو تێنایەوە ینی بەڕێز عەلی کەریمی نمونەیەکی زۆر زندوو بۆ ئەوی کە بوترێ بەرژەوەندی و دووڕووی ئەو دەوڵەتانە لە چیدایە دەوڵەت نەتەوەکان من خوشکەش باسی کرد حقیقەت ئەوەیەکە ئەوان هێزوی بڕوابوون بە گەلانیان لە دەست داوە ینی وایان لێ کردو کە گەلان بڕوایان بە هێزی خۆیان نەبێت و دابریشن چاوەڕێ بن من لێرەوە بەڵێنتان پێ دەدەم بەرنمەیەکی تایبەت لەسەر بەرژەوەندی دەوڵەتان لە ئاریان تیڤ و لەسەر و بابەتە بەرنمەیەکی تایبەت بکەین زۆر سپاس دەکەم بەڕێز عەلی کەریمی من دەچمەوە لای